ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم باڵخێم شەوی بەرنامەی پارۆرامە پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوەی ئێستا یەکێتی دەیکا شەڕی ئیرادە و شەڕی بەهێزی خەڵکی یاریمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە هەموو قۆناغە جیاوازەکاندا بەبێ سڵەمینەوە لەوەی کە دێتە ڕێگای یەکێتی هەڵوێستی بوێرانە و ئاشکرای هەبوو بۆ ڕووداوەنی کە لە گۆڕێدا بوون. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە هەوڵی ئەوەدایە کە هەرێمی کوردستان هەرێمێکی پتەو بێ و پارێزراو بێت و چوارچێوەی قەوارەکەی کە لە چوارچێوەی دەستوری عێراقی فیدرالدایە پارێزراو بێت. بەگشتی هەمومان زانین کاتێک یەکێتی و پارتی تەبانا بن هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێ فشار و ڕوبەڕووی کۆمەڵێک نیگەرانی و هەروەها نیگەرانی خەڵکیش دەبێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە لەم قۆناغەدا بە پێویستی ئەزانێت کە کێشەکان بە کۆدەنگی نیشتیمانی چارەسەر بکرێن. ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیڵێت تا چەند لە سۆنگەی باوەڕبوونێتی بە دیموکراسی و مافەڕەوەکانی خەڵکی کوردستان. ئایا یەکێتی لە ئێستادا کە دەنگی هەڵبڕیوە هۆکارەکەی چییە؟ هاتنی برێت ماکگۆرگ نێردراوی سەرۆکی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و هەروەها کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێوەبات تاڵەبانی پەیامەکەی چییە؟ ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە و کۆمەڵێ تەوەری گرنگتر بە میوانداری زۆر بەڕێز کاگا بەستار شێخ محەممەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە لەسەر زۆرەکەم بەخێری کاگا بەستار. سەرتا مێلەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ سەردانێکی گرنگ ئەنجام درراوە لەلایەن بەرپرسێکی باڵای حکوومەتی ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کردووە. لەگەڵ یەکێتی کۆبووەتەوە لەگەڵ سەرۆک باڵجەرات تاڵەبانی وەروە لەگەڵ بەڕێز کاقوبادا. پەیامی برێت ماکگۆرگ چی بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی؟ دەستان خۆش بابەتێکی گرنگە، بەڵێ ئەمڕۆ سەردانێکی گرنگە خۆی و وەفدی هاوڕێشی کە لەگەڵیا لە ئیداری ئەمریکا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و بێگومان یەکێک لە پەیامە گرنگەکانی ماکگۆرگ تەبایی و گفتوگۆی بەردەوام و دانوستانە لەگەڵ لایەنە سیاسیەکان لە ناو خۆمانە بە شێوەیەک بێت کە بێتە هۆی بەرەو پێشچوونی بارودۆخیەک بەرەو پێشچوون و بەرەو باشترکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و لەسەر و ئەوەشەوە پەیامێکە بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان کە بە ناکۆچەکانتان یەکلا وەلا بنێن و ڕێبکەون و تەبابن لەگەڵ حکوومەتی فیدراڵە بکەونە گفتوگۆی بەردەوام و بۆ بابەتی ڕێککەوتن لەزەر زۆر بابەتی گرنگ کە لە داهاتوویکی نزیکا دێتە پێشەوەیەک لەوانە یاسای نەوت و گازە، ینی ئەمەش کاریگەریەکی خراپی ئەبێ ئەگەر ئێمە لێرە بە میزاجی شخصی خۆمان دانیشین کێشە بنینەوە یاخود دانیشین کارێک بکەین بۆی کە تەبایەکەمان لێک بترازە یاخود نێوماڵی کورتێک بدەین. پێویستمان بەوەیە لایەنە سیاسیەکان لە ئێستاە بە شێوەیەکی عادیلانە بە شێوەیە کە بزانرێت کە هەر لایەنە و داواکاری چییە بۆ میلەتەکەی و هەر لایەنە و خەڵکی زۆر لەوە واعیترە کە هەندێک لایەنتی ئەگەن کە وا هەستەکەن کە بەیاننامەیەک دەرکرایە خۆت قسەیە کرا باسی بابەتێکرا خەڵک بڕوا بۆ و ناوەڕۆکیەوەکان نەخێر خەڵک شایە دەکا یەکێتی نیشتیمانی کوردستان داوای تەبایی کردووە و لەگەڵ ئەوەشە پێویستە بە تەبایی بچینە بەغدا بۆ ئەوەی کە بتوانین کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەین، نەک تەنها کێشەی زۆنێک یا ناوچەیەک یا شارێک. ئێمە خۆمان بە خاوەنی هەموو شار و شارۆچکانی کوردستان ئەزانین، بۆیە گرنگترین بابەت لە ئێستاە تەبایی نێوماڵی کووردە. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر داوای کۆدەنگی نیشتیمانیەکە، زۆر داوای تەباییەکە بە تایبەتی لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی لەسەر و هەمویانەوە پارتی دیموکراتی کوردستان و ینی مەسلەی گفتوگۆ و دانیشتن بۆ چارەسەرکردنی کێشاڵ پەسێردراوەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە خۆی لە ئەساسا کێشەی سەرەکیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی مەسلەی هەڵبژاردن، مەسلەی داهاتی نەوت، مەسلەی شەفافیەت، گەندەڵی دادگاکان، سەروەری یاسا، ئەمانە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی. یەکێتی بۆ لە ئێستادا و لەم تەوقیتەدا و لە پێشووتریشدا داوایە کرد لە پارتی دیموکراتی کوردستان کە دابنیشن ئەم کێشانە چارەسەر بکەن. هۆکاری چی بوو؟ بێگومان ئەمە ئەگەر باسی ئەمە بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی ئەم کابینەیە کە بێگومان
ڕێکەوتنێک هەبووە بۆ ئەوی کە ئەم کابینی لەسەر بنیاد بنرێ. ئەو ڕێکەوتنی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە هەیە بەداخەوە هەر لە سەرەتای دەستکردن بە کارەکانی کابینەی نۆ ئەم کابینەیە بە سەرۆکایەتی مەسرور بەرزانی هەر هەنگاوەکانی سەرەتای پێشێلی زۆر لە بەندەکانی ئەو ڕێکەوتنەی کرد کە ئەمەش کاریگەریکی زۆر خراپی هەبوو بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەدا بڕێنراوەکان. ئەمە زەنگێک بوو کە ئیتر دەبواە ئێمە هەم ئاگاداریش بووین و هەم دەبواە لایەنە سیاسیەکانی تریش ئاگاداری ئەوە بن کە پێشێلی بەندی ڕێکەوتن دەبێتە هۆی ئەوەی کە مانای ئەوەیە کە من پابند نابم بەو ڕێکەوتنەوە خۆم چی هەر ئەواکەم. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر زوو دەرچی بەمە کرد. بەڵام هەر لە حکمەتی جەنابی مام جەلالەوە دان بە خۆداگرتن لە پێناوی میلەتەکە تا ئەمە سەروەریە، ینی یەکێتی دانی بەخۆی بەڵێ زۆر دانی بەخۆیان گرتووە و هەموو کاتێک خۆی کردوتە قوربانی میلەتەکەی، خۆی کردوتە قوربانی تەبایی و یەکڕیزی و برایەتی نێو ماڵی کورد، چونکە ئەگەر بەو جۆرە ئەگەی تەبا و برانە بین لە وڵاتانی چواردەوە لە لایەنە سیاسی عێراقیەکانیش بە هیچ جۆرێک ئەو ئیحتیمامە بە کورد نادەن کە بزانن تەبانین. بۆیە ئەم کێشانە قوڵتر بوونەوە، ینی بەداخەوە ئەوان وا هەستیانە کرد کە ئێمە توانای ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانە ناتوانین ببینن، ئەوان یەشێتیان بە بێهێز سەیرەکرد لەو کاتە بە تەسەوری بەڵێ ئەوان وا بیرەکەنەوە کە ئێمە توانامان نەبووە ڕوبەڕووی ئەو پێشێلکاریانە بینەوە کە ڕێکەوتنی لەسەر کراوە. بەڵام ینی بەجددی ینی کە سیرمان کرد دان بە خۆداگرتنەکە خەریکە دەبێتە هۆی ئەوەی کە بە ینی حکومداریەکی شخصی دروستە بێ، حکومدارێکی تاگلایەنە دروستە بێ. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەڵوێستەی کە ئێستا تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاقوبات تاڵەبانی لەگەڵ ئەندامانی تیمەکەی ئەو هەڵوێستیان نوانووە. ئەمە پەیامێکە کە پێویستە کە ئێمە قبوڵی ناکەین لەسەر ئەساسی بڕیارە تاگڕەوەکان ئەو زۆنەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حکومدارێکە عقوبە بدرێت لە هەموو ڕۆکانەوە. ینی وا هەستەکرا کە عقوبە درێت سزای ئەم زۆنە بێگومان خۆشتەکان ئاشکرا و دیارە. ئێمە لەگەڵ زۆر لەلایەنە سیاسەکانیشە سەردانی یەکمان کردووە، هەموو بابەتەکان ڕوون کراوە، هاوڕابوون لەگەڵ یەکێتی بێگومان هاوڕان لەسەرەوەی کە بەڕاستی ینی ئەگەر هەر لە بابەتی پرۆژەکانیش ئەگەر بێن باسی بکەین ئەوە دەزانرێت کە ئەو پرۆژانی کە لێرە هەن، ینی هەندێک پرۆژە هەیە بەڕەقەم هەرچەند اختصاصی من نیە ئەویان، بەڵام هەندێک پرۆژە هەیە بەڕەقەم پارەکەی بۆ تەنخان کراوە بەڕەقەم، بەڵام وەکو سەرفکردن ینی ڕقم حسابەکە هیچی تیانی. ئەمەش خۆی بابەتێکە لەسەرەوەی کە بۆ خۆیان بیکەن ئیعلام و دوای لە ئەساسی شابەسەریکێتیا بشکێتەوە. و یەکێک لەو خاڵە گرنگانەی کە بەڕاستی لە پەیامەکەی ئەوانە باس کراوە باسی کۆکردنەوەی داهاتەکە. من یەک نمونەیەکی بچووکیان بۆ هێنمەوە. لەم فترانی پێشووە جەنابی کاک بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیارێکی زۆر ئاشکرای کردوتی ئامادەین هەموو داهاتی کوردستان هەموو سنوورەکان کۆکرێتەوە بخرێتە یەک سنووقەوە با خەڵکی بێلایەن خەڵکی پسپۆر بێت. ئێمە ئامادەین وە قوبوڵمانە ئەو خەڵکە بێلایەن و پسپۆرە بە یەکسانی بەسەر هەموو ناوچەکان و شار و شارۆچکانە دابەشی بکات لە هەموو ڕۆکان و بواری خزمەتگوزاری و هەموو ڕۆکانی تر. بەڵام بەداخەوە ینی هیچ لەباتیەوەی دیراسە بکرێ، ینی خۆ ئێمە پێمان خۆش بوو دیراسە بکرێت بۆەوەی کە بێنە پێشەوە اینجا و کاتە دەرەکەوت ئایا یەکێتی جددی بوو لە ڕۆ بە زۆر ئیستاژ هەر ڕێیەتی زەنگ بۆ کاگەی ئاڤێستانی لە ڕاگەنراوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە گلەی و گازندەکانی ئاڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کردی یەکێک لە خاڵەکانەوەی کە دەڵێ داهاتی سلەیمانی و ئەو ناوچەی کە یەکێتی تا ڕادەیەک تایە باڵا دەستە دیار نییە و یەکێتیژە بەرامبەردا ئاڵێت ینی ئەوەی کە گرنگە بۆ داهاتی نەوتە ئێوە بۆ نایان قسە لەسەرەوە بکەن ئەسڵەن چۆنە ئەسڵەن بەڵێ ڕاست ئەسڵەن ئەوان باسی ئەویان نەکردووە. ئەوان بەس ئەیانەوێ وا ئەزانن کە بەیان نامێک دەرەکرێ ینی ئیتر هەر عەبرە بێ و ئەڕوا نازانرێ وەڵام ئەدرێتەوە. ئێستاژ ئەوە ینی بۆیە زۆر نامێت لەسەر ئەو بابەتە بڕۆم لەبەروی ئێستاژ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە کە
ئامادەین هەموو داهاتی نەوتی و نانەوتی کۆ بکرێتەوە لە سنووقێکە بە یەکسانی بەسەر هەموو شار و شارۆچکە و گوند و ناوچەکانی هەرێمی کوردستانە دابەش بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری سەرۆک باڤڵ تاڵەبانیەوە ئەم پەیامی گەیان و بەڵام بەداخەوە ئێمە چاوەڕێمان کرد هەنگاوی جددی بنرێ، ینی وا بیرمان نەکردێتەوە کە هیچ هەنگاوێک نییە پێشەوە بۆی کە بتوانین خزمەت بە میلەتەکەمان بکەین. ینی بەداخەوە ینی ئێمە قەت بە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بە خۆمان بە خاوەنیەوە نازانین، خۆمان بە خاوەنی هەموو کوردستان نەزانین. ینی ئەگەر غەدرێ لە دهۆک لە هەولێر لە زاخۆ لە هەر ناوچەیەکی تر بکرێ ئێمە شەڕی لەسەرەکەین. ینی لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان 22,000 شەهیدە شار و شارۆچکە و گوند و ماڵ، ینی کەم شوێن هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدی لێ نەدابێ. بۆ ئێمە خۆمان بەنی وابیر نەکەنەوەوان ئێمە بەس لەسەر زۆنی سلێمانی شەڕەکەین نەخێر، ئێمە لە هەر شوێنێ غەدر هەبێ و لە هەر شوێنێ پێویستیان بە پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ، هەر شار و شارۆچکەیەک بێ ئێمە ئامادەی خزمەتکاری ئەو بابەتین. کاگا بەسە قسەیەکێ لە ناو خەڵک و ئەمە ینی گلەی و گازندەی خەڵکە بە تایبەتی ینی ئەوانی کە بە دیاریکراوی ینی پشتیوانی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن دەڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەموو غەدر و ناحەقی بینیەوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە ئەو هەموو فشارە زۆرە لەسەر هەم تیمی یەکێتی هەم ناوچەی دەسەڵاتدارەتی یەکێتی هەبووە، بەڵام یەکێتی سەرڕای ئەمە هەرماوەتەوە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە لە چێوە سەرچاوی گرتووە لە سۆنگەی ئەو دڵسۆزی یەکێتیەوە ئەو پەرۆشەی یەکێتیە کە جەناب داماژەی پێدی یاخود نەخێر هۆکاری دیکە هەبووە بۆ ئەمە. ئەوەی کە خەبات و قوربانیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ینی بە ویژدانم بخوێنێتەوە دەزانێت کە لە هەموو ڕووەکانەوە تەسحیداوە بەخۆی بە بەرژەوەندی حیزبەکەی لە پێناو میلەتەکەیە و بە دڵنیاتەکەم پێشتر ئاماژەم پێدا ئەو دان بە خۆداگرتنە هۆکە ئەو دان بە خۆداگرتنە بۆ تەبایی و یەک ڕیزی نێوماڵی کوردێکێک بۆ لە هۆکارە سەرێکەکان، ینی ئەوە گفتوگۆی لەسەر ناکرێت ئەو بابەتە و بەڕاستی ئێمە ورتر بیرەکەینەوە، ینی ئێمە ناوچەکەمان بە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قەیرانێکی زۆر گەورە و گۆڕانکاریێکی زۆر گەورەیە ئەڕوا، ینی هەمیشە هەموو کات هەوڵمان داوەکە تەبابین لە ناو خۆمانە. ئێمە دەسی برایەتی بۆ لە هەموو کاتێک ئێمە قەت دەرگای گفتوگۆ داناخەینەوە، دەسی برایەتیش درێژەکەین بۆ هەر لایەنێک بێوێ هاوشانی ئێمە خزمەت بە نەتەوەکەمان بکە. بەڵام بەداخەوە هەندێک لەو ئەو بەیاننامەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەداخەوە ینی بە جۆرێک وەڵامی ئەو بابەتانی ئێمەیدا ئەو دان بە خۆداگرتنی ئێمەیدایەوە کە هیچ ینی هیچ ئەمەلێکی لەسەر سەوز نابێت، ینی بتوانین لە بەڵام ئێمە هەر دەرگای گفتوگۆمان دانەقستووە. والله لەسەر ئەو قسەیەت خوا ینی مەبەسمە چۆن من دیقەتی بە تەواوەتی بەیاننامەکەی ڕاگەنراوی سەرۆکی حکوومەتم داوە دیقەتی ڕاگەنراوی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاقوبادیشمدا، ینی زۆر وشەی بەداخەوە بەکاراتەوە تا ئێستا تۆش بە هەمان شێوە ئەڵی بەداخەوە، ینی کەواتە کە ئەڵی بەداخەوە هەردوو لە ینی هیوایەکتان هێشتۆتەوە بۆ گفتوگۆ دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هیچ لایەنێکە ئێمە دەرگای گفتوگۆ داناخین، لەبەر ئاواتخوازیش نەبوون کە دۆخەکە بگاتە ئەمریکای سەگەی قەت ئاواتخواز نەبووینێ. ئێمە یەک ینی بەڕاستی سەریح بین، ینی حکومداری بەم جۆرە ناکرێ، حکومڕانی بەم جۆرە ناکرێ. حکومڕانی پێویستە کە چوویتە سەر ئەو کورسی دانیشتیت و ئەو دەسەڵاتە دووەرگرت و ئەو سوێنەی کە خواردێت، ینی پێویستە وەکو حکوومەت باس ئەەکەم، ینی پێویستە لە گەورە و بچووک خۆت بە بچووکی هەمووی بزانی، پێویستە لە بۆ سەرجەم شار و شارۆچکەکان خۆت بە بچووکی هەمویان بزانی، ناکرێت لە بەرزیەوە سەیری خوار خۆت بکەیت، ناکرێت تۆ سنوورێکە بزانی دەنگی حزبەکەتی تا ڕادەیەکەمە یاخود هەر کەمە یا هەر نییە ناکرێت تۆ بچی عقوبەیتی. حکومداری بەم جۆرە ناکرێت، حکومداری بە بغرایی و بەلوودبەرزی ناکرێت، هەتا خزمەکاربی خەڵک بە گەورە تەزانێ، هەتا گەورەشبی خەڵک حسابت بۆ ناکەین. ئێمە پندێکی باوە لە هەموو جیهانە،
ینی بەداخەوە ینی ئەم کێشانە گەیشتە ئەم کاتە بەڵام نەفەسەتان بینیەوە لە هاوبەشەکانتان لە بەڵێ بە تەئکید بینیمان ینی خۆ لە بەیاننامەکەی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە دیارە ینی تا ئێستا نەهاتوە دەست بەسەر چوار مناڵی ئەو شارانی کە خۆی ئەمەلی پێیان نییە کە ینی وا هەستەکەن کە بە حەقدێکیان بەرامبەری هەیە بەڕاستی ینی وەکو سەرۆکێکی حکوومەت نهاتووە لە کێشە و گرفتەکانی گلەی ئەوەشی هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەنها دەسەڵاتی لەم ناوچانە هەر بە هیچ شێوەیەک نییە ناتوانێت فەرمانبەرێکی بەسیتیش گوازێت ئەگەر بەو جۆرە تەسەڕفی نەکردا بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە پشتیوانی تا نەکردەوە پێشێتی نیشتیمانی بۆ خزمەتی خەڵک بەڵێ بەس نەک بۆ عقوبەدان و بۆ ئابڵوقە خستنە سەر ناوچەیە کە خۆی مەبەستی بێ باش وڵا مەبەستمە بێمەوە سەر مەسلەی ینی پشتیوانی وڵاتانی ینی دۆست بە تایبەتی هاوپەیمانان و ئەمریکا و ئەوانی کە ینی مەبەستیانە ئەم ئەزمونە دیموکراسی لە هەرێمی کوردستان ینی لە ناو نەچێەوە ئەم هەرێمەی کە هەیە بۆتە پایەیەک بۆ ڕاگررتنی زۆرێک لە بەها دیموکراسی و مرۆیەکان لە ناو نەچێ ئەو تا ئەمریکا دێتە ئێرەوە مەبەستێتی و پەیامی پێوە لەسەر ئاسی باڵا گفتوگووەکە لەگەڵ بەرپرسانی یەکێتی و پارتی وە ئەگەر مەبەستیشی بەرپرسانی دیکەی ینی سیاسیش دەبینێ لە هەرێمی کوردستان بەگشتی ینی ئێمە ئەگەر لەم قۆناغەدا و لەم ڕەوشە سەختانی کە هاتۆتە پێشمان بە تایبەتی ینی کۆمەڵێک لەمپەر و ئالەنگاری قورس هەیە کە دێتە پێشەوە جەنابیش ئاماژەت پێدانی ناوچەکە بە دۆخیشی قورس هاڕوە ئەگەر ئێمە بەگوێی ئەم هۆشیاری و ینی ئامۆژگارانی دۆستەکانمان نەکەین بەڕاستیەکەین بە چۆ کاگا بێسە ینی خەمی ئێمەشار ئەوە ینی ئەمانەوێ پێش ئەوەی دۆستەکانمان بێنە نێوانمانەوە خۆمان کێشەکانمان چارەسەرکەین ئەگەر هەر پێشمان چارەسەر نەکرا وەکو ئاماژەم پێدا دەرگامان کراوەتەوە بە شێوەیەکی تەبایی و بە شێوەیەکی عادیلانە بۆ سەرجەم ناوچەکان وەرن با ڕێکەوین ئەگەر هەر پێشمان چارەسەر نەکرا با لەسەر قسەی ئەوان ڕێکەوین ئەم پەیامانە گرینگە لەم کاتەیە ئەو وەفدە دێتە هەرێمی کوردستان ینی پەیامی گرنگی پێ بەڕاستی ینی ئاگادارمانەکاتەوە کە ئەم ئەزمونێکە تا ئێستا ئێمە قەلەقین لەسەری ینی هێشتا سابت نەبووە بۆیە تکایە بیپارێزن خۆیان بە ئێمە ئەڵەن خۆتان ئەوژەوان هەر پشتیوانن بەڵام ئایا ئەم پشتیوانێ بەردەوامە بێ بەڵام ینی بۆیە هەردێمەوە سەر ئەو بابەتە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر تەسحیداوە لە پێناوی یەکڕیزی و تەبایی نێو ماڵی کورد ئەو ئەزمونەش بەو تەبای و یەکڕیزیە ئەپارێزرێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە قوربانی زیاتر بدە بەڵێ وەک چۆن لە پێشوە داوێتی و دڵنیام لە پێناوی میلەتەکە لەمە زۆر زیاتریش ئەدا بۆ تەبایی و یەکڕیزی نێوماڵی کورد و بۆ خزمەتی میلەتەکەی کوردەواری ئەڵێ گردرگام لێ داخن لە پەنجەرەوە منەچمە ژوورەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وایەکە ڕاستی ینی حەزەکەم ئەمە شەڕون لابد دەمێن و ینی گفتوگوۆی بێ ئیلا بیکەیت ئەمە ئەگەر بە گفتوگۆم کێشانە چارەسەر نەکرێت خۆیتر ئەو تا جەنابەت ئاماژەی پێدەی دۆستانمان و ئەوەی کە ینی لە هەرێمی کوردستانە ژین ئەو تا ئاماژەی پێدەن ینی ئەزمونونەکەمان لە دەستە شێوەڕاستی عێراقیش لێ قوبڵمان یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن جەماوەرە جەماوەرێکی لە بنەهاتووی هەیە ڕاستە هەندێک کات لەوانەیە هەندێک هەڵوێست و هەندێک هەڵوێستمان هەبوو بێ خەڵک لێمان تووڕە بووە خەڵک لێمان عادز بووە خەڵک نەهاتووە لە ئێمە دوورکەوێتەوە خەڵک لێمان عادز بووە لێمان تووڕە بووە دەبێ ئێمەش بە قسەی خەڵک بکەین کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە خۆمان بە خاوەن ێزانین و یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر ئەو ئەساسە دروست بووە و ئێمە لە ڕووی جەماوەریەوە دەزانین معاناتی ئەوان چۆنە معاناتی خەڵک چۆنە بۆیە بەم جۆرە کارەکەین و بۆیە قەت کۆڵ نادەین و ئامادەین هەمومان هەموو هەواڵانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی و جەنابی سەرۆک بابل ئامادەین هەمومان خزمەکاری خەڵک بکەین چونکە ئێمە بۆوانەوە جوانین وەکو پێشتریش باسم کرد یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەرەکەی لە بنایە یانی جەماوەرەتی یەکێتی تا ئێستش بەردەوام پارتیە لە یەکێتی جەماوەری نەماوە نازانم جەماوەر ناتوانێت ئیدارەدانێکی باشە و ناوچانە ئاخر نازانم جەماوەر لای ئەوان مانای چییە ینی جەماوەر ینی ئەو خەڵکەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانی دروست کردووە ینی ئەو حزبی جەماوەرە حزبی شەهیدانە ینی ئێمە بە فعلی لە ناو خەڵکین بەڕاستی یانی ئێمە هەل لە سەرۆکەوە هەتاکو هەموو کادرەکانمان چه حزبی و چه حکومی ئێمە بە شێوکی کردایی لە ناو خەڵکین هەل لەم بڕیارانەی پێشووی سەرۆک بافڵ کە سەبارەت بە خزمەتکردنی زۆرێک لە
مەکتەبەکان و بۆ خزمەتکردنی خەستەخانەکان و خزمەتکردنی خوێنکاران و بنیادنانەوەی داخلی و ئەو بەشە ناوخۆیەکان ینی ئەمە خۆی بۆ خۆی پەیامێکە بۆی کە ئێمە جەماوەرەکەی خۆمان بەجێ نایڵین و خزمەکاریان ئەەکەین نەک هەر خزمەکاریانەکەین یەک بە یەکمان لەبەروی ئێمە بۆوانەوە جوانین لەبەرەوە ئەوان جەماوەری خۆیان نابینن بەڕاستی ینی بۆیە بە ئێماڵێن جەماوەریان نەماوە ئێمە جەماوەری هەموو کوردستان بەهی خۆمانەزانین نەک هەر جەماوەری ناوچەیەکی دیاری کراوە بۆیە بە دڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی جەماوەریەوە جار هەندێک هەڵبژاردن لێمان تووڕابن بەڵام قەت پشتمان بەرنادەن چکە ئەزان ئێمە لە هیچ بارودۆخێکا پشتیان بەرنادەین و خزمەتکاریانەکەین مەسلەی خزمەتکردن و ئەو لایەنانی کە پەیوەندی هەیە بە ئاوەدانی و هەروەها پرۆژەکانەوە چکە جەنابیشت ئاماژەت پێداوە لە هەم لە ڕاگەنراوی سەرۆکی حکوومەت ینی بازەوە دەکا هەم لە ڕاگەنراوەکەی کاقوباد و تیمی یەکێتی بازەوە دەکەن ینی یەکێتی گلەی ئەوەی لە پارتی هەیە کە تەنها سەرۆکی حکوومەت بەس بۆ خردێلە بڕین و کردنەوەی پرۆژەکان هاتۆتە ئێرە ئەوەی کە مەسەلەی دارایی و بوجە بووە یەک دیناری بۆ تەرخان نەکردووە بەڵام سەرڕای ئەوە ینی خۆ ئەبێ هەموو کەس شایدێکی حەق بدا ئێمە لەم ناوچەیە ژینەوە تا ینی سەرڕای گوشار و فشارەکان و کەمی پارە و وشکردنی داهات و سەرچاوەکانی ینی مەرزەکانمان ئەو تا بەڕاستی ئاودانکردنەوە لەم شارە نەوەساوە ینی ژیان بەردەوام بەڵێ ئەویش بە هەوڵ و هیمەتی خەڵکی سنوورەکە و خەڵکی دەڤەرەکەوە خەڵکانی دڵسۆزی دەڤەرەکەەوە کاکقوباد سەرۆکی تیمی حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوە بە هەوڵ و هیمەتی ئەوانە بەڵام ئەگەر شتەکان بە جۆرێکی عادیلانە بێ زۆر لەمەی ئێستا زیاتر کاری لەسەرکرا و ئاوەدانی زیاتر ویستم یەک شتێک ئاماژە پێ بدەم لەسەر بابەتی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ یەکێتی جەماوەری نەماوە و باسی هەڵبژاردننی شەکەن بەڕاستی ئەوان هەموو کاتێک ئێمە ئامادەی گفتوگۆین و لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانیش باسمان کردووە ئێمە هەموو کاتێک ئامادەی هەڵبژاردن یعنی ئەوە یەکێتی نییە کە بۆتە هۆکاری دواخستنی هەڵبژاردن ئەوە یەکێتیە داوای هەڵبژاردنەکە بەڵام هەڵبژاردنێکی چۆن ئێوەستانە ئەوە یەکێتیە داوای هەڵبژاردنەکە بەڵام نەک بەم یاسایە نەک بەم تۆماری دەنگدەرانە داوامان لە هەموو لایەنە سیاسیەکان کردووە داوامان لە پارتی دیموکراتی کوردستان کردووە چاکسازی و پاکسازیەک لە یاسای هەڵبژاردنەوە لە یاسای لە داڕژنەوەی کۆمیسیۆن و لە تۆماری دەنگدەرانە ئەمڕۆ تەواویکەن بەیانی ئەم ئامادەین چونکە ئێمە ئەزانین چین لە ناو جەماوەرێک لە هەڵبژاردن ناترسن ئێمە نەک ناتن داواشمان کردو ئێمە داوای هەڵبژاردنەکەین بەس بەو مەرجە نەک وەکو ئەوی جاری پێشووکە وەکو کاک سعدی وتی 11 بە هیچ ئەچینە پێشەوەی کە دەست پێ بکوان 11 ئێمە هیچ یعنی ئەمە یاسای ینی با دانیشن گفتوگۆی لەسەرەکەین یاسایەکی پاک و پوخت و گونجاو بۆ هەرێمی کوردستان دابنێن و بە ئیتیفاقی هەموو لایەنەکان ئێمە بەیانی ئامادەی هەڵبژاردنی هیچ مەترسیوینێکتان لە پرۆسی هەڵبژاردن ناخێر باشە مەسلەی ینی کە زۆر گرنگ هەیە لە ئێستا لە هەرێمی کوردستان ینی باسی لێ دەکرێت بە تایبەتی ینی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگی کوردستانە ومانەزانی هاوپەیمانان ینی هاوکاریشی باشی هێزی پێشمەرگی کوردستانەکەن کە هێزی پێشمەرگی یەکێتی و پارتین و ئێستا لە چوارچەوەی کۆمەڵێک لیوای گرنگە ئیشیان گرتووەتەوە کۆمەڵێک مەترسی گرنگیش لە ئارادایە ینی سەرهەڵدانەوەی داعش لە ئارادایە کۆمەڵێک مەترسی لە دەروی سنوورەکانی هەرێمی کوردستان و عراق لە ئارادایە ینی خۆ ئێمە زۆر جاری ژانی پەیوەندیمان بەهۆی ناسەقامژیری ڕەوشی هەرێمی کوردستانەوە باش نەبووە لەگەڵ بەغدا بەهۆی ناتەبایی یەکێتی و پارتی زۆر جار دەستکەوتەکانمان لە بەغدا لەرزۆ بوو و زۆر جار مەترسی ئێستا ئێمە لەواترسین بەڵێ ئێستا لەواترسن بەڵێ باشە یەکێتی بۆ ئەم مەسەلە گرنگ و هەستیارانە کە پەیوەندی هەیە بە مەسەلەی سیاسی و هەروەها پاراستنی ئاسایشی هەرێمەکەمانەوە ینی دەیەوێت چۆن ئەم کێشانە لەگەڵ پارتی بە تایبەتی یەکلا بکاتەوە لە چوارچێوەی حکوومەت هەرێمی کوردستان ئەزانین چۆن هەر لایەنێک لە لایەنەکان ینی پێویستە بە نیەتێکی پاکەوە بێتە پێشەوە ینی کە من دانیشتم ئیتیفاقم لەگەڵ لایەنێکا کرد یاخود لەگەڵ کەسێکی ئاسایش ینی پێویستە ئەوی لەسەر وەرەقەکەمە ئەوە بنووسم کە بتوانم جێبەجێکرێ ینی ئەمانی کە ئەم بابەتی کە جەنابەت ئاماژەت پێدا ینی بەداخەوە ینی گرنگترینشت نیەت پاچیە کە تۆ نیەتت پاک بوو دێم گفتوگۆکەم دانیشتنەکەم و ئیتیفاقێکی زۆر باش ئەنجامەدەم هەتا ئیتیفاقێکی ینی ساغ نەکرێ
بەداخەوە ینی ئەو بابەتانی کە جەنابەت ئاماژت پێدا ینی ناتوانانی هیچ دەست ینی ناتوانانی بە شێوەیەکی باش کە بگونجێ بۆ وڵاتەکەمانە بگونجێ بۆ هەرێمەکەمان بتوانین ئیتیفاق ینی بتوانین ڕێکی بخەینەوە ئەو بابەتە ئەمنی و بابەتی هێزی پێشمەرگا ینی بۆیە گرنگترین شت ئەوەیە هەموو لایەنە سیاسیەکان بە نیەتێکی پاکەوە لەسەر مێزی گفتوگۆ دانیشن ئەو ئیتیفاقی ئەوەندی لە تواناتە ڕێکەوە لەسەری ئەوەی کە پێت ناکرێت مەینوسە و جێبەجێنەکەی چونکە هیچ شتێک بە کەسی قەل لە دەست درا تۆزێک زەحمەتە بگەڕێتەوە. مەسلەی ئاسایشی تاگ و پاراستنی ئاسایشی تاگ لە هەرێمی کوردستان ینی من نایڵم ینی ئەمە ئەوانەی کە چاودێری ڕەوش هەرێمی کوردستانەکەن شاهدی بۆ یەشێتی ئەدەن ئەڵێن یەشێتی خۆی یەکێک بۆ لەوانەی کە وەلەو هێزانی کە هەمیشە لە سۆنگەی پاراستنی خەڵکی کوردستانەوە ینی تەماشای دۆخی هەرێمی کوردستانی کردووە و پەرۆژ بووە بۆ ئاسایشی ناوخۆی هەرێمی کوردستان و قەت نەیویستۆ لێرە و لەوێ دۆخی هەرێمی کوردستان بە ئاقارێک بڕوا کە تێک بچێەوە خەڵکی کوردستان زەرەر بکە یەکێتی لە ڕووی ئاسایش و ئەمنەوە بە تایبەتی تاوانبارکردنی بە هەندێک لە دۆسەی ئەمنی وەڵامتان بۆ ئەوە چییە و چۆن ئەتوانن ئەمە لە دادگاکانە بسەلمێنن کە یەشێتی نەخێر هێزیەکە دەیەوێت ئاسایشی خەڵک پارێزێ. دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پاراستنی ئەمن و ئاسایش و بۆ گەلەکەی و نیشتیمانەکەی بووە بۆ بەدیهێنانی مافی چاری خۆنووسین بووە. ئێمەین کە ئێمە ینی قەت کارێکمان نەکردووە کە ئەمن و ئاسایشی هیچ تاکێشی کوردستان بکەوێتە مەترسیەوە. بەداخەوە ینی هەندێک بابەتەوەی کە جەنابەت باست کرد ینی تۆمەت بەخشینەوە هەروە ئاسانیە تۆ دانیشی لە دادگایەکەوە یاخود لە لیژنەیەکەوە تۆ تۆمەت بۆ هەندێک کەس هەڵبەستی بەبێ هیچ بەڵگە و بنەمایەک کە ئەمە خۆی بۆ خۆی بەداخەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە نیشانەی پرسیارمان لەسەر دروستە بێ لە ڕووی لە UN لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە دادگایەکی عادیلانە نییە بتوانێت ئەو کەیسانەیەک لای بکاتەوە لە هەرێمی کوردستان بەڵێ بەداخەوە ینی هەندێک کەیس هەیە کە دروست بوو و زۆر باسیەکەنەوە لەسەری ینی ئەم بەداخەوە من لێرەوە ئەڵێم بە لە دادگایەکی عادیلانەیە با لە لیژنەیەکی باڵا دروست بێت بەڵام بێلایەن با تحقیق بکات و هەم لە دادگایەکی بێلایەنە و عادل با یەکلاکرێتەوە چونکە ناکرێت دادگایەک بە تەوجیهی سەر و خۆی کار بکات بێگومان ئەم دادگایە ناتوانێت عەدالەت دابین بکات بۆ ئەو کەیسەی کە ڕوبەڕووی بێتەوە. باش ینی یەکێتی ئامادەیە لە هەر دۆسێک ئەگەر تێوە بگلێەوە تۆمەتباری بکەن لە دادگایشی عادیلانەیە یەکلای کاتەوە؟ باڵێ بەتاکید هەر بۆ نمونە هەر لە بابەتی بەیاننامەکەی سەرۆکی حکوومەت باسی کەیسی شەید هاوکار جافەکات هەر یەکەم ڕۆژ ینی باسی ئەوە ئەکا بەداخەوە ئەڵێ ئێمە داوای لیژنەمان کردو بەڵام ئەوان نەهاتون بە دەگمانەوە هەر یەکەم ساتی ڕووداوەکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب و جەنابی کاقوبادیش وەکو حکوومەت داوایان کرد کە لیژنەیەکی هاوبەش و مشتەرەک بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە دروست بکرێ بەڵام بەداخەوە لە ماوەی یەک دوو ڕۆژە کارێکیان کرد کە هەر لە ماوەی دوو ڕۆژە دادگایش کرانیانی بەڕاستی بەداخەوە ینی ئەمەش خۆی بۆ خۆی گومان دروستەکە بۆیە ئێستا ئێمەش ئامادەین و قبوڵیشی ئەەکەین با لایەنێکی لایەنی سێم با بێلایەن بێت دادگایەک هەڵبژێرێت دادگاکە لە هەر شوێنێک بێت و لیژنەی لێکۆڵینەوەش هەڵبژێرێت لیژنەی لێکۆڵینەوەکە بە مەرجێک بێلایەن بێ و عادل بێ ئامادەین هەموو ئەو کەیسانی کە ئەوان دروستی ئەەکەن ئامادەین بخێنە بەردەم ئەو دادگا ئەو لیژنەی لێکۆڵینەوەی کە کار لەسەر دۆزینەوەی تاوانبارانەکە ئێمە ئامادەینەوە بکەین. مەسلەی ینی قورسایی و سقلی یەشێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان و لە لای دۆست و نایارەکانی و لە عێراقیشدا بە دیاریکراوی ئەتوانین بڵین ئەو قورسایی و هێزەی ماوە کەواتە ئەوەی کە ئێستا ئەمڕۆ بینیمان بۆ نمونە هاتنی نێردراوی سەرۆکی ئەمریکا و گفتوگۆی لەگەڵ سەرۆک باڵجەرال تاڵەبانی و کاقوباد وەکو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە جارێکی دیکە متمانەدانەوە و ینی هیوا بەخشینە بۆ یەشێتی کە یەشێتی بەڵێ یەکلاکەرەوەی زۆرێک لە دۆسێ و کێشەکانە لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2021ەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سوقل و کورساییەکی
وهای پیا کردووە ینی بۆ دروست کردووە لە بەغداد لەگەڵ لایەنە سیاسیە عێراقیەکانە کە دەورێکی کاریگەری دروست کردووە بۆ تەشکیلکردنی ئەم حکوومەتەی بەڕێز محەممەد شیع سوودانی کە ئەمەش بۆ خۆی جێگەی ئومێدە بۆ هەرێمی کوردستانی ژوە بۆ چونکە قورساییکی وای دروست کردووە کە دەتوانێت ینی دەتوانێت لە مووقعی بڕیاری زۆر گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان یا بڕیار بدا لە سەر قەزێ نەتەوەیەکان یاخود لەسەر خزمەت گوزاریەکانی کە بۆ ئەم سنوورە یاخود لەسەر قوتی خەڵک ینی ئەو بڕیارانەی کە پەیوەندیدارە بە هەرێمی کوردستانەوە بۆ خزمەتکردن بەڵێ دەورێکی کاریگەری هەیە و ئەلم تشکیلی حکوومەتی مرکزیشە ئەمەی ئەم دواییە کە ئەو کارنامەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێکەوتن پێشکەشی کردووە کە هەموو کەسێکە زانێت کە یەکێک تاکە لایەنە لە لایەنە کوردیەکان کە هەموو بابەتەکانی بۆ هەموو فەقەرەکان و هەموو خاڵەکانی بۆ خزمەتی هەرێمەکەمان و بۆ بەرەو پێشچوونی قەزی کوردی لە بەغا لە سۆر ڕۆ ینی هەندێکی کاری زۆر باشی لەسەر کراوە ینی بەداخەوە ینی زۆر بە تەبایی هێشتا ئەگەر تەبابین زۆر باشتر ئەتوانین کارەکانمان بەرینە ڕێوە تەفعیلکردنەوەی مادەی 140 کەمێکێکە لە خاڵە زۆر گرینکانەوە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و هەندێک بابەتی تر کە کاتی نەهاتۆ چونکە ئەترسین ئەرقەڵی بۆ دروست بکرێت لە هەر لە ناو حکوومەتی دیارە تا ڕادەیەک بەڵام جارێک کاتی هاتووە ینی بەداخەوە ئێمە لەگەڵ بەغای ئەو شەڕە ئەەکەین بەڵام لێرە ئەترسین کە لەبەرەوەی بەرژەوەندیکی کەمی ئەوانی تێدایە لە ڕووی جەماوەری و لە ڕووی خزمەت کردیمە ئەمەی بەبێ جیاوازی کارەکەمان کردووە بەبێ جیاوازی ڕنگ و دەنگ و دەنگە جیاوازەکان ئێمە کارمان کردو بۆ خزمەتی میلەتەکەمان بۆ خزمەتی ناوچە دابڕێنراوەکان بەڵام بەڵێ بورە قسەکەشم پێوەریکاگە بەسا هەر لەم ڕوانگەیشەوەی ینی خەڵک زۆر جار گلەیەکە لە یەشێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ یەشێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا لە ماڵی سەرۆک مام جەلال ئەتوانێت هەموو هێزە جیاوازەکان و بیر و بۆچوونە جیاوازەکانی عێراق لەوێ کۆ بکاتەوە یەکیان بخاو بیان گەێنێتە ڕێکەوتن و نەتیجە بەڵام بۆ لە هەرێمی کوردستان نیکە ئەرزیەتەکە لەبار نییە ئەو کەسانی کە گفتوگۆی لەگەڵا ئەکرێ لە بەغا ینی بۆ گفتوگۆ و بۆ ڕێکەوتن دێندا ئەنیشن ینی نیەتیان ئەوەیە ڕێکەون نیەتیان ئەوەیە دانیشن بە شێوەیەکی ینی ڕاستەوخۆ ئەستنا و بابەتەکان و بە شێوەیەکی ینی بۆ ڕێکەوتن هاتوون بەڵام ئەمەی ئێمە کە لێرە کە دائنیشین ینی ئەوەی داش ئەنیشی لەگەڵ یا نیەتی ڕێکەوتنی نیە ئەو شتە بە حاڵەتەوە بتوانی ڕێکەوتن لەگەڵ کەسێکا بکەی خۆی لە ئەسڵا ینی نیەتی نییە ڕێ بکەوێت لەگەڵ تا بەڵام لەوێ نە لەوێ هەموو ئەو لایەنە سیاسیانە کە دێندا ئەنیشن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هەر بابەتێک بێت ینی لەسەر بابەتێک گفتوگۆی زۆرەکرێ بۆ ڕێکەوتن هاتوون ئیتر ڕێکەوتنەکە هەرچیەکە ئەمە بابەتێکی ترە بەڵام بەداخەوە لێرەوانە زۆر بەداخەوە باشە هەنگاوەکانی دوای هاتنی ماگۆرگ وە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی و هەر میێوارێژ ڕاگەنراوێکی فازڵ میرانی هەبوو لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان کە دەڵێ ینی پێمان وتراوە لەلایەن سەرۆک بارزانیەوە کە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین ئەو واڵێ ئەمە کەواتە جارێکی دیکە دەرگاکردنەوەی پارتیە بۆ گفتوگۆ کە چەند جارێکی دیکە ژەمایان ڕاگەیان بوو پێ دوایە لە داهاتوویشی نزیکدا دانیشتنی یەکێتی و پارتیە بێ من وەک پێشتریش باسم کرد هیچ کات یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای گفتوگۆی دانەخستووە هەموو کاتێک ئامادەیە گفتوگۆ بکە بەڵام نەک بە سەپاندنی مەرجێک کە بە دڵی میلەتەکەمان نەبێ بە ڕێکەوتنێک کە هەموو ڕێکەوتنەکان بۆ خزمەتی میلەتەکەمان بێ هەموو سنوورەکان بەبێ جیاوازی هەموو ناوچە و شار و شارۆچکەکان بەبێ جیاوازی دۆخی ئێمە ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت لە عێراقیش تووشی مەترسی و ڕوبەڕووی فشارە بینەوە ئەگەر تەبانە بین بەڵێ تەبانە بین هیوادارم کە ینی پەڕەیەکی تازە بە نیەتێکی پاکەوە ئەو پەڕە تازەیە پێویستی بە ڕێکەوتنێکی نوێ یاخود تەفعیلکردنەوەی ڕێکەوتنی استراتیژیە بێت کە لە ڕابردوو لەگەڵ نێوانی یەکێتی و پارتیە بوو ئەویان خاڵێکی تریانی ئێستا کاتی ئەوە نیە لەوانێ بتوانم باسی بکەم بەڵام وەکو ئاماژەم بێتە پەڕەیەکی تازە بە نیەتێکی پاکەوە ئەتوانی ڕێکەوی بەو دوو خاڵە ئەتوانی ڕێکەوی ینی بەڵام بە نیەتی پاک نەبێت نەک یەکێتی و پارتی
هەموو لایەنە سیاسیەکان ینی پێویستە بۆ جارێکیش بێت بیر لەوە بکەنەوە کە ئەو پەیامە گرنگانی کە وڵاتانی وەکو ئەمریکا و بەریتانیا وڵاتە زلهێزەکان پێمانەگەێنن ئاگامان لەوە بێت کە با بۆ جارێکیش بێت لەسەر مێزێکی گفتوگۆ دانیشین بە تەواضوعەوە و بە نیەتێکی پاکەوە و ینی بەم جۆرە ئەتوانی خزمەتکاری میلەتت بی ینی ئامادەبی هەموو دانیشتنێک بکەی لە پێناوی خزمەتی میلەتەکەتە نەک خۆت لەو دانیشتنە بە گەورەتر بزانی ئەمە زۆر کارەساتە ینی کارکردنی حکومڕانی و خزمەتکردنی میلەت بە عەقڵیەتی تەسکی حزبایەتی ناچێ بەڕێوە دەبێت متەواضع بی پێتان وایە ینی وەکو یەکێتی شتەکان بە شەخسی کرابێ بەتەئکید لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەتەئکید چەند جارێک ئەو پەیامە کە ئیسە جەنابەت باست کرد کە داوای گفتوگۆ لەگەڵ یەکێتیەکان چەند جارێک ئەو پەیامە لەم فترانی پێشوە ینی قسە کراوە لەسەری ئەگەر پەیامیش نەهات بێ قسە کراوە لەسەری بەڵام بەداخەوە لایەنێک هەبوو یاکورد کەسانێک هەبوون نانی هێشتووە ئەمە دەستە ینی کە ناوێشێتی و پارتی ڕێکۆ پێم وایە ئەگەر ڕێکەوتنیی استراتیجی باش کە بۆ خزمەتی میلەتەکەمان بێ ینی لەوانەیە هەندێک کەس ئەو یا هەندێک کەس لەناو پارتی دیموکراتی کوردستانە ئەو دەورەیان نامێنێت چونکە ئیتر ئەو کاتە لەسەر ئیتیفاقی استراتیجی دەڕۆین ینی پێشەلکردنی تاگلایەنە نامێنێ براری تاگلایەنە نامێنێ ینی ئەمە ئیتیفاق لەسەر ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنەیە کە ئەگەر بکرێ ینی ئەو کاتە لیژانی باڵا بڕیایی لەسەردا ئەمە جێبەجێ کری ئەوە جێبەجێ نەکریا خود ئەوە کراوە یا ئەوە نەکراوە ینی ئەمە بۆیە لەوانەیە ئەوە لە بەرژەوەندی هەندێک کەس نەبێ دوا پامی کە ئابێستا شێخ محەممەد وەکو ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان چیە؟ تەبایی و برایەتی لە نێوان لایەنە سیاسیە کوردیەکانە بۆ ئەوەی بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ لەگەڵ حکوومەتی بەغدا داوای مافەکانمان بکەین چونکە ئێمە لە کارنامەمانە زۆر بارنامەی گرنگمان تەسبیت کردووە لە بەرنامەی حکوومەتی عێراقیە بۆیە ئێمە هەموو شەڕێکی لەسەرەکەین کە جێبەجێ بەڵام ئەگەر یەک ڕەنگ و یەک دەنگ بین کاکە هەر لایەنێک بەرنامەیەکی باشی لەگەڵ حکوومەتی عێراقیە پێشکەش کرد و کەوتە بواری گفتوگۆ ئەگەر بەرنامەکەی ئێمەش نەبێ ئامادەین پشگیریەکەین حەقی دەستخۆشیە حەقی دەستخۆشی لێ ئەگەین پشگیری ئەەکەین شەڕی لەسەرەکەین گەر بۆ خزمەتی دۆزی گەلەکەمان بێ یعنی ناکرێ من بەرنمەیەک پێشکەش بکەم نەک پشگیرم نەبی بەڵکو لەوانەیە عەرقەلەشی بۆ دروستکەی ینی دوا پەیامم تەنها تەبایی و برایەتی و یەکڕیزیە نێو ماڵی کووردا بۆی کە بتوانین خزمەت بە میلەتەکەمان و ئەم قواری هەرێمی کوردستان پارێزی زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک ئابێستا شێخ محەممەد ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان زۆر سپاس بۆ زەنە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ